هەروەها کە ئاگاداران لەم دواییانەدا دەوڵەتی ڕئیسی نرخی کەلوپەلی ژیانی ئازاد کردو و شەپۆلی نوێی گرانی هێزی سەرەتایی ترین پێداویستیەکانی لە خەڵک سندووە. گرانیکی سەرسوورمان و هاوکات، فەقیری و بێکاری لە ڕادەبەدەر ژیانی بۆ خەڵک لە جاران قورستر و پڕ لە چەرمەسەریتر کردووە. خەڵکی برسی وەگیان هاتوو لە بەرامبەر ئەم بارودۆخەدا بێدەنگ نەبوون و هەرڕۆژ شاهدی خەبات و ناڕزایەتی میلیۆنی خەڵکی کرێکار، مامۆستایان، ژنان و باقی خەڵکی کۆمەڵگا لە شارەکانی ئێرانین. سڵاوتان لێبێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا، جارێکی تر هاتوونەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی تر لە زەنجیرە بەرنامەکانی ئاسۆی بەرابەری. ئازیزان، بۆ بەرنامەی ئەم هەفتە بابەتێکمان هەڵبژاردووە لەژێر ناوی بارودۆخی ئەمڕۆکەی ئێران و ژیانی خەڵکی. بۆ چاوتێکردنی ئەم باسە داوامان کردووە لە هاوڕێیان هەتاو عەبدوڵڵاهی، چالاکی سیاسی و ڕۆژنامەوان و هەروەها هاوڕێ شۆڕشی کەریمی، ئەنجامی کومیتەی ناوەندی کۆمەڵا کە لە ڕێگەی سکایپەوە میوانی بەرنامەکەمانە. فەرموون تا کۆتایی لەگەڵمان بن. هاوڕێیان هەتاوی عەبدوڵڵاهی و هاوڕێ شۆڕشی کەریمی، زۆر بەخێر بن بۆ بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەی ئێمە. زۆر سپاس. هاوڕێ هەتاو، با پرسیارەکانم لایەوە دەست پێکەم. بارودۆخی ئەمڕۆکەی ئێران ئێوە چۆن دەبین و خەڵکی فەقیر و هەژار چۆن ژیان بەسەر دەبن؟ سەرەتا دەمەوێت هەم سڵاو ڕێزمێ بۆ خۆت و بۆ بینەرانی بەرنامەکەت و هەروەها سڵاو ڕێزمێ بۆ هاوڕێ شۆڕش، میوانی یەکێکی تر لە میوانەکانی بەرنامەکەت. ئەگەر بمانێ باسێکی گشتی لەسەر بارودۆخی ئێستا بکەین، ئەتوانین هەر لە سەرەتاوە باز لە داڕمانێکی ئابووری، هەڵاوسانێکی ئابووری لە ڕادەبەدەر بین کە ژێرخانی هەموو کێشە و گرفتەکانی ئەو ماوەیە، وەکو ئەوەی کە لە ئێستادا کە ئێمە بێکەوە قساکەین هێڵێکی هەژاری لە ڕادەبەدەر ڕەها خەڵکی گیرۆدەی خۆی کردووە هەر بەپێی داتاکانی خودی ڕژیمی کۆماری ئیسلامی کە خۆی هۆکاری سەرەکی ئەو داڕمان و ئەو هەموو هەڵاوسان و گرانی و فەقر و هەژاری لە ڕادەبەدەرەیە. لە ئێستادا هێڵی هەژاری لە ئێران 15 میلیۆن تمەنەوە، لەولاوە خەریکە ڕژیم پرۆپاگەندە بوو ئەوە کە 57% موچەی کرێکاران لە هەموو چین و توێژەکانەوە زیادی کردووەوە، خەریکە حەق و سکوتێک لە خەڵک وەردەگرێەوە کۆ دوایەنش کە بینیمان لە ژێرناوێکە یارانەی زیاد کردووە. بەڵام ئەگەر بین بەراوردی بکەین موچەی کرێکارێک فەرمانبەرێک لە ئێران ئەگەر لە ئێستادا نزیکەی 6 میلیۆن و 300 هەزار تمەنێک بێ، ئێمە باز لە هەڵاوسانێکی ئابووری هێڵێکی ڕەهای هەژاری بۆ بنەماڵەیەکی سێکەسیەکەین کە 15 میلیۆن تمەنەواتە. لە ناو بنەماڵەیەکدا ئەگەر سێ کەسیش بن دەبێت ئەم سێ کەسە هەر سێکیان کار بکەن بۆ ئەوەی کە سەرەتاییترین پێداویستیەکانی ژیانیان بەرنەسەر. ئەمە لایەکی پرسەکەیە کە بەڕاستی ژیانێکی زۆر زۆر نالەبار، ژیانێکی پڕ لە هەڵاواردنی چینایەتی بۆ خەڵک ڕۆنەناوەوە، هۆکارەکەشی هەر ڕژیمی کۆماری ئیسلامیە. بەولاوە ئەبینین کە کرێکاران سەرڕای ئەو هەموو گرانی و ئەو هەموو هەڵاوسانە و ئەو هەموو سەخت و ئەو هەموو زەخت و گوشارێک کە لە سەریانە کێشەیەکی گەورەتر کە لە ئێستادا بە تایبەتی بوونی هەیە نەبوونی ئەمنیەتی کاریە بۆ کرێکاران، بۆ خەڵکی هەژار کە بەپێی داتای خودی ڕژیمی کۆماری ئیسلامی کە هەمیشە هەوڵی داوە کە ئامارەکان ڕانەگەیەنێەوە سەرپۆشیان لەسەردا بنێ، بەڵام لە ئێستادا ئەوەندە ئەو بڕکانە تەقیوەتەوە کە خۆی خەریکەدانی پێدادنی کە لە ناو چینی کرێکاردا 96% ئەمنیەتی کاری ئەمنیەتی شغڵی نییە، واتە 4% هەیەی 4%کەش دەگەڕێتەوە بۆ ئەوانەی کە دەست و پەیوەندی خۆین، ینی تۆ حیساب کە کەسێک کە فەرمانبەرێک بە شێوەی قەراردادی لە شوێنێک کارەکە هەر ئان ئەگەری دەرکردن لەسەر کاری هەیە و هیچ ئەمنیەتێکی کاری بوونی نییە. ئەم
هەیە لە ڕادەبەدەرەی هەژاری ئەو ژێرخانە ئابوووریە داڕمانە هەرو جۆرێک کە ئەمە ئەزانین کە پرسی ئابووری ژێرخانی هەموو دیاردە کۆمەڵایەتیەکانە کارێکی وای کردووەکە کۆمەڵی خەساری کۆمەڵایەتی لە خۆکوژی لە توندوتیژی مادەی سڕکرد بێکاری لە ڕادەبەدەری لاوانی ئەو وڵاتە کە هەمویان ڕادەی خوێندەواریەکی زۆر باشیان هەیە و لە باتی ئەوەی کە لە پرۆسەی ئابووری وڵاتەکاندا ئەو هێز و تواناییان بەگەڕبقان خەریکن تووشی خەمۆکی لە ڕادەبەدەر بوون بێکاری و ئەو خەسارە کۆمەڵایەتیانە هەمووی هەڵەگەڕێتەوە بۆ ئەو ژێرخانە ئابوووریە نالەبارەی کە کۆماری ئیسلامی هۆکارە سەرەکیەکەیەتی کە ئێمە ئەبینین کە لە ئێستادا ئەوەندە ئاستی بارودۆخی خەڵک نالەبارەکە نان کە سەرەتایی ترین پێداویستی ژیانی مرۆڤێکە جگرەبەندی کراوە بەو لاشەوە خامنەی بەڕوو هەڵماڕاواییەوە ئەڵێکە ئەم گرانیە دەیخاتە سەر وڵاتانی زلهێز وڵاتانی دەرەوە کە ئابلۆقە ئابوووریەکانە لەوانەیە بەشێکی زۆری ئەو گرانەیە هۆکارەکەی ئابلۆقی ئابووری بەڵام خۆی بوونی ئابلۆقی ئابووری لە ئێستادا هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ سەرڕۆیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ پیتاندنی ئۆرانیۆم و گەیشتن بە بۆمبی ناوەکی و ئەمە سەرڕۆیی و ڕووهەڵماڕاوایی ڕژیمە لە بەرامبەر دنیای دەرەوە و ئەو ئابلۆقانش بەداخۆ دووکەڵەکەی چۆتە چاوی خەڵکیان لایەکی ترۆ زۆر بەر ڕووهەڵماڕاواییەوە دیسان ئەڵێکە دروستە ئێمە کێشەی ئابووریمان هەیە کە نابێ ببێ بەڵام خەڵک ئەبێ یارمەتیدەری دەوڵەت بن. ئەی کۆماری ئیسلامی ڕژیمی کۆماری ئیسلامی کە لە سەرەتای هاتنە سەرکارەوە زیاتر لە چوار دەیە بەسەر ئەو خەڵکەدا خۆی سەپاندووە دوای ئەو هەموو کێشە و گرفتانە کە خۆی هۆکارەکەیەتی کە خۆی هۆکاری سەرەکی ئەو گرفتەیە فەقر و هەژاری و دیاردە کۆمەڵایەتەکان لە بەرامبەر خەڵکدا چ بەرپرسیارەتێکی بووە ئێمە بینیمان کە لە پێش ئەو گرانەی کە ئێستا هەبوو لە ماوەی ڕابردوو پرسی کۆنا کە هاتە گۆڕی ڕژیمی کۆماری ئیسلامی زۆر دەستەوەسان بوو یاوەی کە ئەسەن دارو لە ئێران تەحریم نەکراوە گەر بین باز لە ئابلۆقەی ئابووری بکەین بەڵام دەرمان و داروکە سەرەتاییترین پێداویستیە نەخۆشێکە هەمووی بە پارەی و تێچووی زۆر زۆرە و ئەمە دەگەڕێتەوە سەر کۆماری ئیسلامی کە خەریکە لە هەژاری ئەو خەڵکە قازانجە بێنێ و دەستەوەستان ماوەتەوە نابەرپرسیارە لە بەرامبەر هەموو پرسەکانی خەڵکدا و هەمزەمان ئەبینین کە لە بەرامبەر ئەو هەموو نالەباری و ئەو هەموو سەختی گوشارەدا دەبینین کە خەڵکی خۆراگر بزوتنەوەیەکی جەماوەری زۆر بەهێزیان پێکێناوەوە خۆیان بەڕێخستن کردووە لە بەرامبەر ئەو هەموو هەژاری و بێمافیەدا خەریکە ڕاوەستان و جوابی داخوازیە ڕەواکانی خەڵکیش کۆماری ئیسلامی بەگرتن و شکنجە و زیندانەداتەوەی کە بینیمان لە ڕۆژی مامۆستادا کە مامۆستایان دەبێت لە وڵاتە ڕێزیان لێ بگیرێمە لە وڵاتی کۆ ئەڵمان لەوانەیە زۆر ڕەخنەگریش بین لە سیستمەکەی بەڵام مێرکل ڕوو بە دکتوری ئەو وڵاتەوتی کە ئەگەر ئێوە نابێت چاوەڕانی ئەوەتان بێت کە من موچەی ئێوە زیاتر بدەم لە مامۆستایە کە ئێوەی پەروەردە کردەوە مامۆستا ئەرکی سەرەکی پەروەردەی هەموو چین و توێژەکانی کۆمەلگای لەسەرشانە بەڵام ئەبینی کە لە ئێستادا هەر مامۆستایان کە داخوازیەکانیان داخوازی ڕەوای هاوسنفەکانیان و هاوچینەکانیانەوە خەڵکی هەژارە هەمویان دەردێکی هاوبەشیان هەیەوە هۆکارەکەشی ئەزان کە ڕژیمی کۆماری ئیسلامیە بەگرتن و ئەشکەنجە و زیندان خەریکە جوابیان ئەداتەوە و لە بەرامبەر ئەو هەموو نالەباریەدا ئەبینین کە بەخۆشیەوە بزوتنەوەیەکی بەهێزیش بوونی هەیە کە خۆی بەڕێخستن کردووە لە بەرامبەر ڕژیمی کۆماری ئیسلامی کە ئەو بە هۆکاری سەرەکی ئەو هەموو دیاردە کۆمەڵایەتی و هێڵی هەژاری و نەبوونی و بەدبەختیە ئەبینێ لە بەرامبەری داڕاوەستاوە بە پێوەیەوە هیوادارین کە ڕۆژێک بتوانن بە ئارمانە ئینسانیەکانیان بگەن بەڵام ئەگەر بەگشتی باز لە بارودۆخی ئێستای کۆماری ئیسلامی و کۆمەڵگەی ئێران کە هەڵقڵاوی ئەو سیستمە نالەبارەیە بکەین ئەبینین کە دیاردەی کۆمەڵایەتی نەبوونی هەژاری هێڵی لە ڕادەبەدەری هەژاری و حتا نەبوونی پێداویستیەکانی ژیانی خەڵک گەورەترین کێشە و هۆکارەکە کولەن شیرازەی کۆمەلگای خەریکە هەڵەتەکێنێەوە خەڵکی بەرەو خەمۆکی و کۆمەڵک دیاردەی کۆمەڵایەتی بەدووە کەوتم هەمووی دەگەڕێتەوە بۆ ئەو سیستمە دژە مرۆڤە کە قازانجە بینێ لەو بارودۆخە کە خەڵک تێدا. بەڵێ زۆر سپاس هاوڕێ هەتاو هاوڕێ شۆڕش با پرسیارەکەم لە ئێوە بکەم لە کاتی هاتنە سەرکاری حکوومەتی ئیسلامی هەر ڕۆژە شاهدی ئەوەین کە کەلوپەلی و پێداویستیەکانی ژیانی خەڵکی زۆر ڕوو لەسەر قیمەتەکانی ئەمە هۆیەکانی چیە و بەڵام لەم دەورەی ئاخرا زۆرتر بووە هۆکارەکانی چینەمە؟ سڵاو ڕێزم هەیە بۆ هاوڕێ هەتاو بۆ ئێوەیش
بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەڵام هەروە کە ئێوە شارەتان پێکرد تەواڕۆم هەمیشە لەژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا بووە بەڵام دوو هۆکاری سەرەکی هۆکارهایەکی تر هەن کە لێرە ئەمەوەی شارەی پێ بکەم. هۆکاری سەرەکیەکەی ئەوەیە کە لە زۆر جاردا لە زۆر دەوڵەتهای پێشوودا لە ڕەفسەنجانیەوە هەتا ئێستا لە خاتەمی و ئەحمەدی نژاد و ڕئیسیشدا بۆەوەی کە جوبرانی بکەنەوە ئەو قەرزانەی کە بانگی مەرکەزی هەیەتی دەسەدا بەوەی کە پولی بێ پشتوانە چاپ دەکە پوڵێکە بوونی نییە ئەوە دەبێتە باعثیەوەی کە پولی ئێران ریاڵی ئێرانی بە نسبەتی دلار بێ ئەرزشتر ببێتەوە و ئەنجا بە نسبەتی ئەوانەیشەوە کەسری بوجە یانە بوجەیە کە دەیبەستێ ناتوانێت جوابی ئەوانە بداتەوە بوجەیە کە پێشتر تەسویبی کردووە جوابی پێ بداتەوە لە تەریقی ئەوەی کە تەوەڕۆمێک یان حبابێک دروست دەکات و تەوەڕۆم پولی یاران بێ ئەرزشتر دەبێت و لە تەریقی ئەو دولارانەی کە لە فرۆشی نەفتەوە بە دەستی دێرێک دەتوانێت ئەو کەسری بوجێی خۆیان جوبران بکاتەوە. بەڵام لەگەڵەوانەیشدا ئەوە بەرحاڵ دوو دلیلی سەرەکی بوو بەڵام دلیل هایەکی تر مەسەڵەن تۆ سیر دەکەی بانک هایەکی خصوصی لە ئێرانە هەن کە موازین لەگەڵ بانگی مەرکەزیە شاید لە وڵاتانی ترا یان لە نێۆلیبرالیزمێکی یان لە سەرمایهداریکی متعارفدا ئەو شتانە نەبینی بەڵام دەبینی نەهادهای وەکو بانکی سپای پاسداران بانکی سەپا بانکی ئایندەگان بانکی پاسارگاد بانکی ئەنسار ئەمانە نەهادهایەکی موازی وەکو قەرارگای خاتەم ئەنبیا نەهادی ئاستانی قودسی ڕەزەوی نەهادهایەکی موازیها لە ژێر نەزەری بەیتی ڕەهبەریە ئەمانە لە تەریقی ئەوەی کە تەوەڕۆمێک دروست دەبێت لە ناو کۆمەڵگەی ئێراندا سوود بەدەست دێرن ئەویژە علی لە دلیلە ئەسڵیەکەی وەسە لە ڕێگەیەک ترەوە ناتوانن ئەو کارە بکەن یان لە ڕێگەیەکی جگە لە تەوەڕۆمەوە ناتوانن سوودهایەکی زۆر بەو ملیاردیە بەدەست بێرن چۆن سەرمایە گوزاریەکانیان معموڵەن ها لە بەشهای ماڵیە ماڵ و ویلا و نەهاد و موسەساتێکی لەو نەوە بۆیە لە تەوەڕۆمەوە سوود بەدەست دێرن و یەک شتی کە بە تایبەتی لەم دەورەدا زۆر بەرچاوە ئەویش احتماڵی ئەوەی هەیە کە دەوڵەتی ڕئیسی خۆی حازر دەکا بۆ بە نەتیجە نەگەیشتنی ئەو بەرجامە یا مذاکراتێک کە ها لە ئارادا لەبەرەوە ئەزانێت ئەرزی یان فرۆشی نەفتی لەوانەیە لە داهاتوودا ئاوا وەکو ئێستا یان لانی کەم لەم حاڵەتەی ئێستیشە کە ها لەژێر تەحریمەکانە بۆ جێبەجێ نەبێ مەنابەی ئەرزی کەمترێکی لە ببێت ڕووی هاوردووە بەم نەوەتەوە ڕوومە یا ئازادسازی دلار و ئەرزهایە کە پێشتر بە ناوی 4200 مەنی ئەینیا اختیار کالاهایە کە ئەساسی بووە بە تایبەتی دەوا و دەرمان ئەوانە نەماوە بەخۆی حازر دەکا بۆ ئەو شکستەی کە لە بەرجامەکانە هەیە بەڵام تایبەتمەندیەکەی ئەم دەورە ئەوەیە کە ئەگەر پێشووتر خەڵک بازم شتێکی بوو بۆ ژیانکردن بەڵام لەم دەورەدا بەڕاستیەوە نەماوە و ئێمە خەریکین حەسیبیەوە دەکەین کە خەڵک کاری ببێ ئێستا ئاماری خودیە و حکوومەتە پێمان دەڵێ کە بەشێکی زۆری خەڵک حەت ناومید بوو لەوەی کە کار بەدەست بێنێ ئێمە ئەگەر بەحث لەوە دەکەین دەڵێن سەقفی دەستمۆز 5 ملیۆنە یا 6 ملیۆنە یا 4 ملیۆنە بۆ کرێکارێک تازە ئەگەر کەسێکی لەسەر کارە و بێ 4-5 مانگ حقوقەکەی پێنادەن بەڵامە باس لەسەر کۆمەڵگەیەک دەکەین کە 20 ملیۆنی ئەو خەڵکە بێکارە واصلن ئەو دووسێ ئەو 4-5 ملیۆنیشە بەدەست نایرێ ئەو تایبەتمەندیە ئەوەیە کە نیشانەدا پێمان لە چەند ساڵی ڕابردوودا ئێمە چەندین حرەکەتی جەماوەریمان بینیوە و لە هەر مناسبەتێکدا کە ڕوو دەدا ئەبێ بە مەیدانی ململانێکردن شعاردان بەرالێ جمهوری ئیسلامی جاران ئەگەر متاڵبە دەکرا لە حکوومەت ئێستا بە ڕۆشنی هەمومان دەیبینین لە سەتحی میدیادا کە شعار بەرالێ جمهوری ئیسلامی دەدرێ و پێگەیشتون بە ئاقال بە شعوری خۆیان بە تەجروبەی خۆیان کە یەک لە دوای یەکی حکوومەتەکان کە دێتە سەرکار لە ئێرانە حکوومەتەکان نەداوای لێبوردن دەوڵەتەکان و بە شعارهای ڕەنگا و ڕەنگ وەکو
ڕئیسی کە لە ئاخرین انتخابات بەناو انتخاباتدا هاتە سەرکار شعارەکانیەوە بووە دەستوری دەدا کە لە عەرزی 1-2 مانگدا بێکاوری و فەقر چارەسەر بێ لە ئێرانە بەڵام دەبینین نەتەنیا چارەسەر نەبووە یا کەمتر نەبووە لە دەرد و ئازاری خەڵک بەڵکو تەوەڕم زیاتر بووە ئەگەر ملوێنێک بە دەستمۆزدەکانیان زیاد دەبێ تەوەڕم لەولاوە بە 50-60% ئەوەندە دەچێتە سەرەوە کە ئەوەندەی تر یانێ خەتی فەقروشت بە نەزەری من لە ئێرانە نەماوە هەمووی خەتی مەرگە یانێ ئینسانەکان ئیتر ناتوانن پێداویستیەکانی ژیانیان تامین بکەن گزارش و عەکس و ویدۆ ئەوانە دەبینی لە سەدحی جامعەی ئێرانە کار گەیشتووە بەوەی کە منداڵ فڕێ دەدرێت قەرینەی چاو دەفرۆشرێت کولیە دەفرۆشرێت ئەوانە هەمووی ویژگیەکان یا تایبەتمەندیەکانی ئەو دەورەیە بۆیە بەڕاستی یانێ تەوەڕم زادەی کۆماری ئیسلامیە لەوە ڕۆژەوە تەوەڕم بووە بەڵام ئەم دەورەیە ئیتر نیشانەی بۆمبەستی ئەو سیستمەیە و نەبوونی چارەیەک بۆ دەرباز بوون لەو بۆحرانانەی کە ئێستا دەرگیریەوە دانەودوانیش نییە تەنیان تەوەڕم و بێکاریەوانە نییە کێشەهای جۆرا و جۆرە لەگەڵی ئەگەر پێشتر دەیتوانی بە ئەبزاری ئیدۆلۆژیک خەڵک ڕابگرێت لەوەی کە ئاعترازی پێ بکەن ئێستەوەی شکستی خواردووە و تەنیا هێزی سەرکوتیانە کە ئێستا بەر بە خەڵک دەگرێت کە کۆماری ئیسلامی بێرێنە خوارەوە ئەوە تایبەتمەندیەکانی ئەم دەورە زۆر سپاس هاوڕێ شۆڕش لێرە باسیەوەتان کرد کە منداڵان فڕێدرێنە سەر خیابانەکان بەڕای ئێوە ئەوە هەر ئەوەی کە ئەو مناڵانە فڕێدرێنە ناو کۆڵان و کوچەکان ئەوە ئەنعکاسێکی واقعی لە وەزعیەتی ئابووری خەڵک نیشان نادا بەڕایەوە هەموو ئەوانە نیشان یانێ ئیترەوە واقعیت نییە بەڕاستی فاجعەیە یعنی لە کۆمەڵگەیەکدا ئێمە ئینسان لە مەرحلەیە وەڵا حەیوانە بەڕاستی حەیوان یان دایک لە ناو هەموو بۆنەوەرەکانە زۆر تا حەدی مەرگ لە منداڵی خۆی دیفاع دەکات ئێستا تۆ بینی ئینسانێک کە بە شعورە دایکێک کە بە شعورە ئینسانە حاضر دەبێ منداڵی خۆی فڕە بدات بەڕاستیەوە نەنیشان لە شرایەتی بەد نیشان لە فاجعەیەکە کە لە ناو کۆمەڵگەی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی داتوە سەبەرەوە بەڵێ زۆر سپاس هاوڕێ شۆڕش هاوڕێ هەتاو با پرسیارەکەم لە جنابتان کەم ئێوە خۆتان نەزانن ژنان زەرمەندترین توێژی کۆمەلگای ئێران و هەروەها کە دیتومانە هەر بارودۆخێکی نالەبارتێ دووکەڵەکەی چێتە چاوی ژنان و بەتایبەت منداڵان بەڕای ئێوە ئەمڕۆکە ژیانی ژنان و منداڵان لە چه ئاستێکدایە هاوڕێ گوڵناز بێگومان سەرەتا با بڵم هۆکاری ئەوەی کە هەمیشە ژنان زەرمەندی یەکەمی ئەو سیستم و دەسەڵاتەنەوەیە کە حکوومەتەکە حکوومەتێکی دین سالار و دژەژن و پیاو سالارە کە دوو ئەبزاری پیاو سالاری و ئاینی لەبەردەستە بۆ چوسانەوەی ژنان و هەر لە سەرەتایی خۆسەپاندنی بەسەر خەڵکدا هەموو جۆرە هەڵاواردنێکی بە یاسایی کرد حتا کوشتنی ژنان وە کات دەبینین کە لە ئێستادا لەو بارودۆخەنا لەبارە ئابوووریەدا ژنان چونکە وەکو شارۆمەندی دەرەجە دوو حیسابیان بۆ دەکرێت ئەمە دەبینین کە ژنان ساڵهای ساڵە بە هەڵاواردنەوە حتا دەرسە خوێنن سەر ڕای ئەو هەموو هەڵاواردنەکە ئەچنە زانکۆش دەرسیش ئەخوێنن هیچ هەلێکی کاری لەباریان نییەوە لەو بارودۆخەدا کۆمەڵێک دیاردەی کۆمەڵایەتی وەکو تونند و تیژی یەکجار زۆر بووە چونکە کۆمەڵگا لە بواری ڕۆحیەوە داڕماوە نەخۆشە و کاتێک لەناو سیستمێکدا مرۆڤێک وەکو شارۆمەندی دەرەجە دوو پێناسە کراوە سیستمەکە بە یاسایی کردووە شارۆمەندبوونی دەرەجە دوو ژنانی و ساڵهایە لە ڕێگەی ڕاگەیاندن و هەموو ئەبزارانەی کە لەبەردەستی دەسەڵاتە ئەم جۆرە بیرۆکەی بەرهەم هێناوەتەوە تۆلید و باستۆلیدی کردووە ژنان کە لەو کۆمەڵگایەدا دەژین لە ئێستادا تونند و تیژەیەکی ڕەها خەریکن ئەزمونونەکان ئێمە ئەبینین کە دیاردەی زوو بەشودانی مناڵانی کە زیادی کردووەوە دیاردەیەکی زۆر زۆر مەترسیدار لە ژێرناوی قەتڵە ناموسیەکان کە ئێمە بەژن کوژی ناوی ئەبین یەکجار زۆرەوە ئەگەر چاوخشانێکمان هەبێ بەسەر ڕووداوەکانی هەناوی کۆمەلگای یەک ساڵی ڕابردوو ئەبینین کە بەبێ جیاوازی هەموو شارەکانی ئێران دەگرێتەوە و بەداخەوە ڕێژەی لە شفرۆشی فەحشا یەکجار زۆر بووە مە ژنانێکی زۆر ئەبینین کە ژنانی سەرپەرستی بنەماڵان
کە لە ناو سیستمی ڕژیمی کۆماری ئیسلامیدا بە تەوهینەوە بە بنەماڵی بەد سەرپەرست ناویان دەبنەوە بە ژنانی بێ سەرپەرست لە حاڵک دەخوان سەرپەرستی بنەماڵن ئێمە دەبین لەو بارودۆخەدا کۆماری ئیسلامی خەریکە دەستفرۆشی بۆ ژنان وەکو شوغڵ لە قەڵەم ئەداوە ئەمانە کۆمەڵێک کێشەیە کە وەختێک لە ناو سیستمێکدا دەسەڵاتەکە دەسەڵاتێکی پیاو سالارە بێگومان ژنێک کە کرێکار لەسەر کاریش پیاوەکە کارفەرماکە بە شێوازێکی پیاو سالاریە و لەگەڵی هەڵسوکەوت دەکا ولا کارگاکانی کاری ئیجباری ئەماتوانی ناویان بەرین وەکو بەردەداری خەریکن کاریان لێ ئەکێشنەوە بە موچەی کەمتر بە کاری زیاتر و ئەمە پۆتانسیەڵێکی زۆری لە ژنان زەوت کردووە ئەمە هەمووی دەگەڕێتەوە سەر ئەو سیستمە دژە ژن و دژە مرۆڤە و دەبینین کە نەک لە ئێستادا هەر لە سەرەتای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیەوە تا بە ئێستا کە هەر قەیرانێک هەر ڕووداوێک کە ڕوویدا بێ بۆ نمونە لە شەڕی 8 ساڵەکە کۆماری ئیسلامی ڕژیمی ڕۆخاوی بەعس بەیەکەوە کردیان ژنان کە هاوسەرەکانیان مناڵەکانیان لەو ڕێگا لە دەستدا گەورەتری زەرمەندیژەوە هەر ئەو ژنانە ئێستاکە لە ناو سیستمی ڕژیمی کۆماری ئیسلامیدا بە ژنانی بێسەرپەرست ناویان دەبرێت لە حاڵکدا خۆیان تێچوو ژیانی خۆیان ئەوە یا هەر دیاردەیەکی کۆمەڵایەتی بوونی ئەو هەموو قەتڵە ناموسیە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ژنان وەکو شارومەندی دەرەجەدون وەکو مەڵکی پیا و سەیریانەکرێت لە ڕێگای مارەی و ئەو دابوونەری تو عرف و ئەو هەموو کللتورە داڕزی و دواکەوتووە کە شەرعیەت لە ئاینەوە وەرەگرێژن وەکو مەڵکی پیا و سەیریەکرێەوە بێگومان ژنێک کە بەو شێوازە پێناسەی کەسایەتی بۆ کراوە لەناو ئەو سیستمەدا لەو بارودۆخە ئابووریدا کە ئێستاکە پیاوێک کە ئەو هەموو دەسەڵاتێکی پێدراوە لەو سیستمەدا ناتوانێت تێچووی بنەماڵەیەک دابین بکەوە ناتوانێت ئەمنیەتێکی شغلی و کاریە بێ بێگومان ژنێک لەناو ئەو سیستمەدا لەو کۆمەڵگایەکە قڵاوی ئەو سیستمەیە و بە شێوەیەکی بازنەی خەریکە دش بە چەسانەوەی ژنانکارەکە زیاتر زەرمەند دەبنوە ئێمە ئەبینین کە لەو تەزاورات و لەو خۆپێشاندان و هەمیشە کە هەر دەنگێکی ئازادی خواست دەنگی هەڵبڕی بێژنان دەنگیان خستۆتە پاڵ دەنگیان بە تایبەتی لەو ماوەی ساڵانی ڕابردوودا ژنان ڕێبەری ئەو بزوتنەوانیان بە ئەستۆگرتووە لەبەرەوەی کە ژنان هاوکات کە هەڵاواردنی چینایەتیش ئەزمونونەکەن هەڵاواردنی ڕەگەزیش ئەزمونونەکەن وە دەردی کۆمەلگاکە بە دەردی خۆیان نەزانن و ئەمە دەگەڕێتەوە سەر ئەو هەموو زۆڵم و زۆرە کە ژنان هەمیشە لە ڕێزی پێشەوەدا بوون و زۆریش باشە لە بوارێک و زۆر ئەرێنیە کە ژنان سەیری کە بوو هەموو جیاکارە جنسیەتی هەڵاواردنە ڕەگەزیە هەمیشە ڕێژەی خوێندەواری ژنان زۆر بووە ئەبینین کە سەر ڕای زەخت و گوشار و ئەو ڕەشبگیریانەی ئەم دواییانە ئەگەر سیر بکەین ژنانێکی یەکجار زۆر لە ڕەشبگیریەکاندا بوونیان هەیە کە بە تاوانی دەنگهەڵبڕین لە ناو سیاچاڵەکانی کۆماری ئیسلامیدان ئەمە بەداخەوە بارودۆخێکی نالەبارە کە بەسەریاندا سەپاوە چونکە ئەوان داوایەکی ڕەوان هەیە بەڵام لەلایەکی چیشەوە خاڵێکی ئەرێنیە کە ژنان بەسەر پێون بزوتنەوەیەکی بەهێزیانەیە کە خۆیان هاوتەریب کردووە لەگەڵ بزوتنەوەکانی تری کۆمەلگاوە ئەبینین کە لە ئێستادا ڕێبەری بزوتنەوەکانیش هەتاوە ئۆستۆ دەگرن وەکو کۆڵەکەی خەباتیان لێ هاتووە کە ئەو خاڵە ئەرێنێشیە و هیوادارم کە ڕۆژێک بە هەموو ئامانجە ئینسانیەکانیان بگەن. زۆر سپاس هاوڕێ هەتاو هاوڕێ شۆڕش پرسیارەکەم لە جنابتان ئەوەیە لیبراڵەکان و سەڵتەنە تەڵەبەکان دەڵێن ئەم شۆڕشەی خەڵکی برسیە نییە و بەڵکو تەنیا بۆ ڕوخانی کۆماری ئیسلامیە و گۆڕینی ئەم نظامەیە پێتان وایە ئەم قسانە بۆ چییە؟ هۆیەکانی چییە لەم قسانە؟ مەبەستیان چییە؟ پێش هەموو شتێک حەز دەکەمەوە بڵێم بەڕاستی لە ئێراندا بەو معنای پێشووی یان کلاسیکەی لیبرالمان نییە. لیبرال بەو معنایی کە لانی کەم باوەڕی بە اقتصادی لیبرالی هەیە و ناسیۆنالیزمێکی وەتەنی مستەقل یان وەتەنپەرستیکی مستەقل لە شێوەی مەسەڵەن مصدق نیمانە لەم دەورەدا. ئەوەی کە دەیبینین کوڕیشا یان کەسانێک لەو چەشنە کەسانێکن کە بوون بە مزدوری وڵاتانی دەرەکی بۆ پیادەکردنی ئەو سیاسەتانەی کە خۆیان بۆ چەساندنەوەی وڵاتانی خاوەرمیانە یا هەرکوێک وڵاتانی پێشنەکەوتوو دەیگرنە بەرەوە دەبن بە سیایی لەشکری ئەوانە بۆیە بۆ خۆیان ئەوانەیان پێدەڵێن یا ئەوانەیان ئەنجامەدەن کە پێیان دەوترێت و جایزەکەیشی لە عین حاڵە ئەوەیە کە لە بان سەری خەڵکەوە ڕێگەکەیان بۆ هەموار دەکەن
ئەرتەشیان بۆ خۆنسا دەکەنەوە سیستمی ئەو حکوومەتە هەروە بووە نایڵن بڕوخێت یان واش سەدەمە ببینێ کە سیستمێکی نوێ لە ناویەوە دەربێت. بۆیە پێش هەموو شتێ ویستمەوە بڵێم کە بەڕاستی ئێمە لیبرالێکی بۆ معنامان نییە، چیمان هەیە کەسانێکن کە زۆرتر وابەستن یان کەسانی وابەستە بە وڵاتانێکی زلهێزن، وەکو پێشتر ئەگەر وڵاتانیان دەکرد بە کۆلۆنیال یا مستعمرە شکلی جەدیدەکەی بوون بەم کەسانەکە هێزیان بۆ کۆ دەکەنەوە، نیرو دەنە اختیاریان شەبەکەهای اجتماعی، میدیای اجتماعی، پوڵ و هەموو ئەوانە تەسیر دەکاتە زاهرەن لە ژێر سیستمێکی دیکتاتۆریدا کە خەڵک ئیجازەیان نییە، مەجالیان نییە حزبی سیاسیان بێ ڕێکراوی خۆیان بێت دەتوانێت کاریگەر بێت. بەڵام پێشتر خەڵکیش ئەوانە تقریبن لە متالباتی یان لە شۆڕشهایەکی متعدد کە لەم ماوەدا ڕوویداوە خۆی نیشان دەدانێ ئەگەر ئەوان بیانەوێ ئەوانە نادیدە بگرن و خەڵکی خۆیان خەڵکی ئێران ئەو شتانەی کە ڕۆژانە لەگەڵیا دەرگیرن ناتوان نادیدە بگرن. ئەگەر لەسەر بنزین، ئەگەر لەسەر تەواڕۆم، ئەگەر لەسەر بێکاری، ئەگەر لەسەر خۆخی کە پیان نەدراوە، ئەگەر لەسەر ژێر خەتی فەقربوون، ئەگەر لەژێر فساد و سیستم هایەک کە لە ناو جمهوری ئیسلامیە حاکمە قراردادهای موقت، نەبوونی ئیرادە یان نەبوونی قانون بۆ تەشەکۆل، هەموو ئەوانە شتایەکە کە ئێستای جمهوری ئیسلامی زاهرەن بەیانگەری نێۆلیبەرالیزمە. جاخۆ ئەگەر مەسەڵەن چاو لێ بکەیت بۆیە ئەوان ئەوە دەڵێن کە ئەوە شۆڕشی خەڵکانی برسی نییە، بەڵکو کەسانێک کە بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی یانەوەی ئیدەکانی خۆیان غاڵە بکەن بەناو کۆمەڵگادا. یانێت چۆن لەبەرچی لەبەرەوەی کە ئیدەیەکی اقتصادیان نییە، ئیدەیەکە یان تەرحێک یان نەخشەیە کە بتوانن کۆمەڵگەی ئێرانێک کە لە ژێر دەسەڵاتی ئەم ساڵانەدا ورد و لێه بووە سەریەکەوە بیسێنە سەرپا، مەجبورن ئەن باشتی سەرمایە بکەن. بۆ ئەن باشتی سەرمایەستە وتم دەوڵەت خۆت ئەوەندە پوڵی نییە، پول نییە لە اختیاریە مەجبورە تەوەڕۆم دروست بکە، سنۆخەکانیان خاڵیە لەبەرەوەی کە بتوانێت بودجەکەی تامین بکە، لەبەرەوە بتوانین قەرزەکانی باتەوە، مەجبورە بڕوا بۆ لای سنۆقی بینەلملەلی، پول نەهادهای بینەلملەلی کە ئەبزاری سەرکوت و ئستثمار و چەسانەوەی وڵاتانی دراوسێن بۆی کە پولی پێ بدەن. لێ پولی پێ بدەن ئەبێ ڕاضت بباتە سەر خەڵک. هەرە کارانەی کە ئێستا کۆماری ئیسلامی دەیکە لە دوای لە دەهەی هەفتای شەمسیدا قەرار شتێک بە ناوی قەراردادی کار وجودی نەما، ئیمنی کار معنایەکی نەبوو. تماشا بکەی نەهادی خصوصی سازیەکان، ئاموزش و پەروەرەش، بێداشت و دەرمان، هەموو ئەوانە خصوصی کراونەسەوە. هەر ئەوانەی ئەو تەرحانەیە کە لیبراڵەکان بە ئەستڵاح لیبراڵەکان یان سەڵتەنەت تەڵەبەکان دەتوانن بیانە سەرکار. بۆیە ئەو نەوعە لە گفتمان بەڕاستی بەڕای من شوێنێکی نییە ئەگەر ڕەبت نەدرێتەوە بۆ متاڵباتە. و ئەویش ئەوەیە کە دوو خواستی سەرەکی ئەو خەڵکە، یانێ من جگەلەوەی کە باوەڕی خۆم یا تەسەوەری خۆم چییە بەڕاستی یان ئاواتەکانم چی، ئارمانم چییە بۆ ئایندەی ئێران، دووشتە، یەکێکی ئازادی، دووەکەی عەداڵەتە. یانێ خەڵک بە تەجروبە بەوە گەیشتووە. کوڕیشا دیارە لەوانەیە هەر ئێستا شعارهایەک بدات یان مجاهدین یان نیروهایەک لەو چەشنە بەڕاستی شعارهایەک بدەن کە ڕنگ بێ باش بێت. ئەگەر بەحسی شعاریش بێت ئەوە خومینی مەگەر هەمویان ئاو بکەن بە دەستی خومینیە، هیچ کامیان زاهرەن ئێستەیش ئەو شعارانە نادەن کە خومینیەیدا ئاو بەرق و هەمووانە مەجانیەکە ئۆتۆبوس مەجانیەکە و بینیمان. بەس ئێستا ئەوان حتا جورئەتیان نییە شعارانە بدەن. دەست تەسەور بکە ئێستا و قسانەی دەکەن ئەگەر بێنە سەر دەسەڵات و سیستمی سەرکوت بکەوێتە دەستیان، ئەوانیش بازم هەرە بن بەو سەرکوتگەرانە و متاڵباتی عەداڵەت خواهانەی خەڵک، بەرابەری خوازانەی خەڵک مەجبورن سەرکوت بکەن. بۆیە ئەو بەشە نادیدە دەگرن. بەڵام بۆ خەڵکی ئێران یان بەشێکی زۆری ئەو خەڵکە هەموو ئەوانە قابل بەرچاوە. چاو لێ بکە مەسەڵەن لەو قسە و باسانەی کە دەیکەن ئەو ملەتانەی کە ژێر سیستەمێکی لانی کەم 100 ساڵە و چەند سەد ساڵە بوون لە ناو ئێران بە ئیستڵاح ئێراندا، ئەوانە نادیدە دەگرێ بە ناوی تایفە و شت دەیانداتە قەڵەم. خەڵکی سیستان و بەلوچستان، خەڵکی کوردستان، خەڵکی
خوزستان ناتوانانی بەو نەوعە لە ئەدەبیات وڵاتێکی ئاوا ڕێک بخەی لەسەرەوەی کە ئەیانەوەی کۆماری ئیسلامی سەرنگونکەن. هەر یەکەمین دەرسێک کەمکانی هەیە بەڕاستی ئەو خەڵکە گرتە بێتیانەوەیەکە شعار بۆ ئەو خەڵکە معنای نییە. هەموو کەس دەتوانێت شعاری باش بدا، بەڵام ئازادی و عەداڵەتی ئیجتماعیان کۆمەڵایەتی لە یەکجیا ناکرێتەوە و ئەوەیش ئەو هێزانە بەڕاستی ناتوان دەستەبەری بکەن جگە لە هێزێک کە سوود یان کالاکردنی ئینسان یا ئەوەی کە بۆ خۆی سوود کەس بکات تەبەقەیەک بەسەر تەبەقەیەکی ترە ئستثمار حاکم کات بیچەوسێنێتەوە، پیاوسالاری، کوشتنی منداڵان، نازانم ارتجاعی بوون، هەموو ئەوانە لەغوە و کاتەوە ئەوە سیستەمێکی سۆسیالیستیە، سیستەمێکە ئازادی و بەرابەری و عەداڵەتی ئیجتماعی بەیەکەوە گرێ دەدات. ئەوانە دەتوانێت ئایندەی ئێران یان خەڵکان ئێران لە کناری یەکتردا تەزمین بکە. ئەگەرنە گۆڕینی چێهرەکان کوڕی شابێ یا خامنەیی کەسێکە لەسەرەوە دانیشتو حکم دەکا بەسەر کۆمەڵگادا بۆ لانی کەم بۆ ئەکسەریەتی ئەو کۆمەڵگا هیچی تیا بەدی نایە بەڕاستی جگە لە تەداومی ئەو سەرکوت و ئستەسمار بوون. بەڵای زۆر سپاس هاوڕێ شۆڕش. هاوڕێ هەتا و پرسیارێکم لە هاوڕێ شۆڕش کرد بە کورتی جوابی داوە، پێم خۆشە ئێوەش لێرە ئەو پرسیارە لە جنابتان بکەم. باسی ئەوەی کرد کە منداڵی فرێدراوە سەناو زبڵدانەکان، پێتان وایە هۆکارەکانی چییە کە شتێکی ئاوا کە تازگیش نییە و ئامارەکانیی کەم نین، هەرچەند مەقاماتی ڕژیم باز لەوەکەن کە مام ئامارانە واقعی نین، پێتان وایە هۆکارەکانی چیە؟ ئەو تەرحی جەوانسازی جەمعیەتە یەکێک لەو هۆکارانە نین یام ئەوەی کە گرانبوونی وەسایلی پیشگیری؟ بەشێکی سەرەکیەکەی دەگەڕێتەوە سەر وەزعیەتی بارودۆخی ئابووری کە خەڵک بەڕاستی تووسێت کە لە ناو کچانیشدا ئەو بنەماڵانی کە زۆر هەژارن بۆ ئەوەی کە نانخۆرێک لە ناو بنەماڵەکەم بێتەوە کچانیان کە مناڵن بە شوو ئەدەن لە ژێرناوی مارەی وە خەریدی فرۆشیان پێەکەن بەڕاستی بەداخەوە کە بنەماڵەکە خۆی قوربانیە لەو نێوەدا. ئەمەی کە هاوڕێ شۆڕش ئاماژەی پێکرد بەشێکی سەرەکی وتم هەموو خەسارێکی کۆمەڵایەتی ژێرخانەکەی بارودۆخی ئابووری هەر وڵاتێکە، چونکە داڕمانی ئابووری خەساری کۆمەڵایەتی زۆر بەرینی لەیەکەوێتەوە، هەموو خەسارێک لە خۆ ئەگرێ و لەو نێوەدا هۆکارە سەرەکیەکە جۆرەی کە هاوڕێ شۆڕژ ئاماژەی پێکرد هۆکاری ئابووریە و هۆکارێکی تریش کە من اتفاقاً حەزمە کرد ئاماژەی پێ بکەم لە بیرم چۆ لە ئەو بەشێک کە پرسیارت کرد بۆ ژنان ئەگەڕێتەوە سەرەوەی کە کۆماری ئیسلامی دیسان دەیەوێت لە پۆتانسیێلی ژنان کەڵک وەرگێ بە ناو جەوانسازیە وەکو ئەوەی کە ژن ئەندامێکی زاوزێ بێ و هەتا لە ساڵی ڕابردوودا پرۆپاگەندەی بۆ ئەوە دەکرد کە کەلوپەلی پێشگیری لە دووگیانی ژنان ئەبێ بە ئاسانی لە بەردەستیان نەبێەوە ئەگەر بیان هەوێ دابینیشی بکەن لەوانەیە تێچوو پارەیەکی زۆری بوێ کە لە ئێستادا بەڕاستی بۆ زۆر کەس ئەستەمە و ئەمە دەگەڕێتەوە بۆ بێهداشتی ژنانیش لەو نیەوە و ئەمەش بەڵە هەوکارێکی سەرەکیە کە بەداخەوە هۆکارێکی دیکێتی کە بەداخەوە ئێمە ئەو تراژدیە گەورەی لێ ئەبینین کە مرۆڤێک دایکێک جگەرگۆشەکەی خۆی کە 9 مانگ لە زگو پشتی گێڕاوە هەموو وجودی لەگەڵ یا تێکەڵ بووە بتوانێت بیکێ خاتە ناوست لە خۆڵێکەوە بەجێ بێڵێ ئەمە بەڕاستی ئەو پەڕی تراژدیک بوونی ژیانی خەڵک ینی کارەساتێک کە مەرگێکی تەجریجیە کە ئەو کۆمەلگا خەریکە پێڕەویەکە بەڵێ ئاماژەتان بە خاڵێکی گرنگ کرد کە ئەمەش هۆکارێکی دەتوانێت ببێ بە تایبەتی لەو ئێستادا کە ژنان ناتوانن ژنان لە ئێستادا هەتا بۆ سووڕی مانگانەیان ژنان ناتوانن کەلوپەلی بێهداشتی نۆرمال وەکو پوشاک و کۆمەڵێک کەرەستە کە پێویستیانە بکڕن چونکە بەڕاستی تێچووەکەی ئەوەندە گران بووە کە ناتوانن دابینیکەن و خەریکن بە دوای ڕێگە چاری تردا دەگەڕێنەوە کە چەند نەسڵ بگەڕێنەوە دواتر و لە کەلوپەلی قەدیمی ئیسفادە بکەن. من خۆم بارها بەگوێ خۆم جۆم لێ بۆ لە ژنان ینی ئەمیش ئەگەڕێتەوە بەڵێ بێگومان بۆ ئەو نەبوونی بێهداشت و نەبوونی ئەمنیەتێکی بێهداشتی ژنان کە پێویستە کەلوپەلی
پێشگیری لە دووگیانی وە کەلوپەلی بێداشتی سوڕی ماگانەوانە لە بەردەستیان بێ لە هەموو سیستمێکدا پێویستە بە ئاسانی و بە خۆڕایی لە بەردەستیان بێ بەڵام لە ئێستادا کۆماری ئیسلامی چونکە هەمیشە وەکو ئەندامێکی زاوزێ چاوی لە ژنان کردووە ئەو پێناسە چی بۆ ژنی وەکو دایکی مناڵ وەکو ژنی ناوماڵ پێناسە کردووە و خەریکە دیسان لەو پۆتانسیەڵە کەڵک وەرەگریوە تونند و تیژی بەرامبەر بە ژنان بڕێوە ئەبا بۆەوەی کە بە قەولی خۆی جەوانسازی بکە و نەسلێکی نوێ لەناو کۆمەلگا جوان بێتەوە نەسلی نوێ زۆرتر ببێ و خەریکە لە پۆتانسیێڵی ژنان بەڵێ بێگومانە گەڕێتەوە بۆ پرسش. بەڵێ ئەم تەرحەی کە کۆماری ئیسلامی داویەتی دوو ڕێگای بۆ خەڵک بەتایبەت بۆ ژنان داناوە یا ئەوەی کە لە شەرایەتێکی زۆر خراپی نائەمندا مناڵەکانیان لەبار بنن یامەوەی کە ئاوا منداڵەکانیان بە دنیا بێن و فڕیاندنە ناو سەتڵی زباڵە و هاوڕێ شۆڕش با پرسیارەکەم لە جنابتان کەم ئەرکی تایبەتی هەڵسوڕانی کرێکاری و چەپ و ڕادیکال بۆ بە ئەنجام گەیاندنی خەبات و ئاعترازاتی خەڵکی برسی و ناڕازی وەگیان هاتوو چییە بەڕای ئێوە؟ بەڕای من ئەو هاوڕێیانەی کە لە ناوە بەڕاستی لەم ساڵانەی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامیدا خەباتیان کردووە بەڕاستی ئینسانهایەکن کە لە هەموو بارێکەوە ئابدیدە بوون و دەزانن چی بکەن بەڵام چەند نۆکتەیەک بە زەهنی من دەگەێت کە لەوانەیە باش بێ بیڵێ یەکێکیان ئەوەیە کە چه خەتەراتێک ئیمکانی هەیە شۆڕشی خەڵک لە ئێرانە بەخەتەر بخات یەکێکیان خەیچیکردنی ئەو ئاعترازاتێ ئێستا ئەگەر چاومان لێ کرد بێت بە تەجروبەی عام نە تەجروبەی گروپ سازمان وەمانە خەڵکدا هاتووە تەجروبەی عمومی چوەسە سەرترەوە و تا ئێستا لە ئەمڕۆ قەرارمان گرتووە خەڵک شعاری سەرنگونی جمهوری ئیسلامی دەدا ئەوە تەجروبەی عامە یانێ نەزەرێکی عامە کە خەڵک پێگەیشتووە ئەو تەجروبە ئامە ئەگەر بڕواتە پێشترەوە خۆی لە توولی و پرۆسەدا کە پێ دەڵێن پرۆسی قیامیان قلاب بە ئاگاتر دەبێتەوە یعنی ئێستا چۆن تەواوی و متالباتی خەڵک لە مقابلی دەسەڵاتە خەراری گرتووە و تقریبن خەڵک لە دەستەیەک و حکوومەت و تەواو دار و دەسەکانی لە لایەکی ترەوە لە پێشچوونی و پرۆسەدا خەڵک ئەو نیازمەندیانەی خۆی یا و ئاگاهیە جەمعیە بەدەست دێنێ بەڵام خەتەراتێک ئەوە تهدید دەکات تقریبا من دەتوانم بە دڵنیایە بڵێم مەسڵەن لە قیامی 57دا ئەوە ڕوویدا ئەگەر مەجال ببوایێت و فەوری زلهێزەکان ئەو دەسەڵاتە ئیسلامیان تەحمیل نەکردایەت ئیمکانی بوو زۆر شتێکی باشتر لانی کەم دموکراتیک لە ئێرانە باتایەتە سەرکار بەڵام ئەو پرۆسیان قەیچی کرد و ئیجازەیان نەدا ئەو بیرە جەماوەریە یان ئەقلی جەمعیە زۆرتر گەشە بکە ئێستا ئەو تهدیدە یەکێکیان لەلایەن سوپای پاسدارانەوە دوو لەلایەن ئەم کەسانەوە کە بن بە مۆرەی زلهێزەکان احتماڵی هەیە ڕوو بدات و ئەو ئەمرە قەیچی بکەن ئیجازە نەدەن خەڵک ڕێکخرا و حەزبی سیاسی خۆی و سندیکا و اتحادیە و بیر و ئاگاهی جەمعی خۆی بەدەست بێنێ ڕێک تە بدەنە سەر قودرەت ئێستا یان لە ڕووی کودتایەکەوە بێ یان لە ڕوویەوەی کە دەخاڵەت بکەن زلهێزەکان مەسیری ئەم ڕۆیەوانە جەمکردنەوەی و متالباتانەیە یانێ تەزمینی دەسەڵاتی ئایەندە لە ڕێگەی دموکراتیکردنی ئەو فەزاوە هەیە یانێ تەحمیلکردنی تەشەکۆل ڕێکخرا و ئەو کارەی کە دقیقەن معلمەکان کردویانە و ئێستا خەتەرێکی گەورەیە بۆ جمهوری ئیسلامی ئەو خەڵکە دەزانێت چیەوێ ئەگەر بڵێن ئاموزشی ڕایگان بۆ هەموو کەس ئەگەر بڵێن ئاموزش و پەروەرش ئەبێ ڕایگان بێ بۆ هەموو کەس ئەگەر بڵێن دەوا و دەرمان و بێداشت ئەبێ ڕایگان بێ بۆ هەموو کەس ئەگەر بڵێن حەزبی سیاسی ڕێکخراوە و دەستە و ڕۆزنامە و ئازادی بەیان و هەموو ئەوانە ئەبێ وەکو ماف بمان بێت ئەو کاتە هیچ کەسێک یان هیچ زاڵمێک یان هیچ ئۆپۆزیسیۆنێکی ڕاست ناتوانێت بێ ئەو قیامە قەیچی بکە ئەوانە تەزمینی ئەمڕۆ هێزی ئەمڕۆ و تەزمینی دوا ڕۆژمانە و جیاژ نییە لەوەی کە ئەمڕۆ دەیبینین ئەگەر خەڵکی خوزستان دێتە سەر شەقام شعار دەدا بەرعلەی گرانی بەرەلەی بێکاری یا بەرعلەی ئەو ساختمانەوە ڕووخاوە وەزیفەی هێزێکی سیاسی بنسبەتی گونجاوی ئەو شەرایەتە سازماندەهی بردنەسەرەوە ئەعلامی هاوبەستگی حزور لە مەحەل کۆمەکردن بەوەی کە خۆیان ڕێکخراو بکەن و لە سەتحی وەکو هێزی چەپ وەکو نیروهای کۆمۆنیست وەکو نیروهای سۆسیالیست
کۆمەکردن یانێ هەموو ئەو نیروانە خستنە سەر یەک کاسەکردنەوەی بۆ بردنە پێشەوەی ئەو مبارزەیە و ئەو هیچ لەو ڕێگەوە دەگوزارێت کە خەڵک باوەڕ بەخۆبوون کەسب بکە باوەڕ بەخۆ کە خۆیان دەتوانن بەڕێوە ببەن ئەوەی کە بە تایبەتیش لەو مبارزەدا بۆیان دەرکەوێت بە تەجروبە مەسەڵەن لە ناو حرەکەتی معلماندا کە عقبنشینیان کردووە بە حکوومەتێکی دیکتاتۆری وەکو کۆماری ئیسلامی ئەوەندەی تر هێز و توانیان پێدا بۆەوەی کە ئدامە بدەنەوە مبارزە بۆچی ئەوانە دەڵێم ئەوانەیە کە بە بڕوای من حکوومەت هێزێکە نیروی سەرکوتی هەیە ڕەهبەری هەیە تەشکیلاتی هەیە تەشکیلاتهای لە ڕەنگی نەزامی و ئیدۆلۆژیک و میدیایی و هەمووەوانەوە هێزێک ئەگەر ئێوێک کۆماری ئیسلامی بڕوخێنێ پێویستی بەوانە هەیە یانێ ناتوانی حکوومەتێک بڕوخێنە ئێستا نە کۆماری ئیسلامیان حکوومەتێکی تر بێەوەی کە خۆتت بۆ ساز دابێ خۆتت بۆ ساز کردوێ ڕێکخراوت بۆ دروست کردوێ حەزبێکت ببێ کە لە ئەبعادی ملوێنیدا مۆرد تەوەجوی جەماوەەر بێ و ئەو خەڵکە نوێنەرایەتی بکە و تەنیا ئەوەیش مافی اقتصادی یا حقوقی اقتصادی و شعارهای اقتصادی نییە لە مافی زوڵمی نەتەوایەتیەوە کە ئێستا لە گۆشە و کنارە تا مافی ژنان تا مافی منداڵان تا مەسلەی محیتی زیست تا بەرابەری حقوقی تا حەقی ئازادیهای دموکراتیک هەمووانە دەستە بەردەکە و ئێمە ئەبێ لە هەمووانە حزورمان بێ و هەر جەمعێکی بوچک حتا لە مەحلاتە لە دێهاتەکانە لە کۆڵاندا لە ناو شرکەتە لە ناو کارخانە لە هەر کوێیەکدا دەتوانێت هەنگاوێک ببوو بەرەو پێشچوون ئەوە وەکو بەحسێکی کورد لەو زەمینەدا. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان هاوڕێیان هەتاوی عەبدوڵڵایی و هەروە هاوڕێ شۆڕشی کەریمی من پرسیارێکم نەماوە ئەگەر خۆتان وەکو قسەی کۆتایی بۆ تەکمێڵکردنی قسەکان قسێک هەیە فەرموو هاوڕێ هەتاو فەرموون. منی زۆر سپاسان دەکەم کە ئەو دەفەتتان بە مندا هیوادارم توانێت بێتمان هەرچەند کاتەکە کەمە بەڵام پڕژێنە سەر کۆمەڵێک لایەن کە ئێستا خەڵک لەگەڵی بەرەوڕون من تەنیا قسەیەکم هەیەوەیە کە لە ئێستادا هەرۆ جۆرێکە هاوڕێ شۆڕش ئاماژەی پێکرد زۆر کەس خەریکن وەکو هێز ئۆپۆزیسیۆن بنا ئۆپۆزیسیۆنی کە ئۆپۆرتۆنیستە و سواری مەوجی بزوتنەوەیەک دەبن کە داخوازی بەرهەقی هەیە کە بینیمان کە ڕاگەیانەکانیان لە بەردەستی کوڕیشانەوە کە بێدانیشە پرۆپاگەندە بکە وەکو بووکەڵەیەک بەکاری دێنن کوڕیشایە کە شۆڕشی ساڵی 57 دروستە ئەم شۆڕشە بەلاڕێدا چوو بەڵام شۆڕشێکی خەڵکی بوو دژ بە ڕەژیمێک و دەسەڵاتێکی تۆتالیتێر و دیکتاتۆر کە هێزی ساواکی لە هێزی ئیتلاعاتی کۆماری ئیسلامی کەمتر جنایەتی نەخڵقان و ئەم شۆڕشە بە خائین ناو دەبا کە خیانەتی بە دەسەڵاتەکەی ئەو عەشیرە و بنەماڵەکەی کردووەکەەوە خۆی لە ئاخر پاویدا دەڵێ من و بنەماڵەکەم و هیوادارم کە ئەم بزوتنەوە هەروە بەسەر پێوە بێ یەکگرتووی بێ خۆی بەڕێخستن بکەوە خاوەنی داخوازی بەرهەقی خۆی بێ و لە نێوان خراپ و خراپتر وەکو ساڵەکانی 57 دوای ئەو شۆڕشە نەیەن خراپ لە بەرامبەر خراپتردا هەڵبژێرنەوە خاوەن هێز و پۆتانسیێڵی خۆیان بن خاوەن دەسەڵاتێکی خەڵکی خۆیان بر و لە داهاتوودا خۆیان چارەنووسی خۆیانەوە بەدەستەوە بگرن و نەهێڵن هیچ هێزێکی دەرەکی ئۆپۆرتۆنیست هەرەوەی کە ساڵانی ڕابردوو هێنایان کەسێکی دیکتاتۆر مەسهەبی تاسەر ئێسقان دژ بە ئازادی وەکو خومینیان هێنا دەسەڵاتەکەیان زەخ کردەوە و کارێکیان کرد کە بەدەسەڵات بگاوە ئەو هۆ شۆڕشە گەورەی خەڵکیان بەلاڕێدا بردیسان دەسەڵاتێکی لە ڕەنگی ئەو کە پێشتریش خەڵک ئەزمموی کردووەوە مناڵیان لەو ڕێگایدا گیانیان لە دەستداوە کۆمەڵێک شکنجە و ئەو جنایەتی کە وتم ساواک کردی ئیتلاعاتیش هەر ئەوەندەی کردو لەوانەیە کەمتریش نەیەن لە بەرامبەر هێزێکی خراپی وەکو کۆماری ئیسلامی خراپتر هێزێکی خراپی وەکو ڕژیمی پەهلەوی کە ئەزممویان کردووە هەڵبژێرن و خاوەن ڕوانگەی خۆیان بر و پشت بە هێزی جەماوەری خۆیان بەستنوەیان شۆڕشەکان بەلاڕێدا بچێ هیوادارم کە بە ئامانجەکانیان بکەین. زۆر سپاس هاوڕێ شۆڕژێ و فەرموو. منیش دەستخۆشیتانەکەم چەند دقەیەکمەوێ بەڕاستی سەبارەت بەو گیرانانەی ئەخیر لە کوردستانە زۆر مهمە ئەو فعالینە سیاسیە ئەو کەسانەی معلمانە
کرێکارانە تەرەفدارانی محیتی زیست لە کوردستانە گیراون بەڕاستی لە سەدحێکی جەماوەردا حمایەتیان لێ بکرێ بنەماڵەکانیان بە تەنیا نەهێڵن و هەروەها لە سەدحی شارەکانە بینیومان کە کارهایکی باش کراون عکسەکانیان چاپ کراون ناویان نووسراوە لە سەدحی جەماوەردا لە فەزای شارەکانە بڵاو کراونەتەوە بەڵام بەڕاستی ئەوەی کە هاوڕێ هەتاوتی تەزمینی ئەوانە بەرجەستەکردنەوەی ئەو چێهرەهای مردمیەیە ئەو چێهرەهایە کە مەقاومەتیان کردوە لە سەختترین شەرایەتەکاندا ئێستا لە زیندانەکانن و بە هەر بەهانەیەکەوە دفاع لە سفرەی خاڵی دەکەن دفاع لە مافی کرێکاران و دفاع لەوا دەکەن کە کۆماری ئیسلامی محیتی زیست نابودنەکە دەیانگرێ و ئەیان خاتە زیندانەوە بۆیە لەم دەیەقەوە یان لەم ساتە وەختەی تاریخدا بەڕاستی و بنەماڵانە بە تەنیا نەهێری هەروەکو تا ئێستا باش پشتیبانیان لێکراوە بەڵام زۆر پێویستە کە لە سەدحی جەماوەردا پشتیبانیان لێ بکرێت هەرەوەندە زۆر سپاستانەکەم بۆ بەشداریتان لەم بەرنمەیە زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بەڵێ ئازیزان و خۆشەویستانی بینەری بەرنمەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی ئاسۆی بەرابەری هەتا بەرنمەیەکی تر و ئاسۆی بەرابەریەکی دیکە ماڵاوە